هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش زوومی ئەمە ئەم شەو لەگەڵ دکتۆر یوسف محەممەد سیاسەتکار و سەرۆکی پەرلەمانی پێشووتری یان سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان گفتوگۆکە ئێمە لە ماوەی ڕابردووە هەرێمی کوردستان و بەغداد لەبارەی پرسی نەوتەوە لە چوارچەوەی هەمواری بودجە سێ ساڵیەکەیە پرسیە مارکردنەوەی یان پرسیە ناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بە نزیکەی یەکلا بۆتەوە بڕیاری لێدراوە پەرلەمانی عێراق یاساکەی هەموار کردوێتەوە و پێویستە کایتر جێبەجێ بکرێ هەرێمی کوردستان نەوت بە سۆمۆ لە ڕێگەی سۆمەوە نەوتەکە بفرۆشرێ و قەرارە یان وا پێشبینیەکرێ ئەمەیان ئەم ڕێککەوتنە تا حدێک بنەڕەتی تر بێ و بتوانێ گرفتە داراییەکان و پرسی سامانی سروشتی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق یەکلایی بکاتەوە ساڵانێکی زۆر ئەم پرسی دارایی و بودجە موچە و پرسی سامانی سروشتیش نەوت لە نێوان هەردوولایە مشتومڕی زۆری لەبارەوە کرێت لە بەغداد چەندین کابینە گۆڕان ڕێکەوتنی دیاریکراو لەگەڵ سەرۆکوەزیرانەکان کران کازمی عەبدولمەهدی بە دڵنیاییەوە سوودانیش بە هەمان شێوە بڕیارەکەی محکەمەی فیدرالیش هەبوو بەڵام ئێمە بەردەوام تا 2024یش لەگەڵ کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا پرسەدارەییەکان و نەوت مامەڵەمان کردووە و گرفتی زۆری بۆ خەڵک لە هەرێمی کوردستان بە تایبەت بە دڵنیاییەوە موچەخۆران دروست کردبوو. ئێستا تا چەندەم هەمواری یاسایە یاسای بودجە توانێ و هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمەوە توانێن پرسەدارەیانەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد یەکلایی بکاتەوە چارەسەری بکە ئەکرێ با بڵێن تێگەیشتنە سیاسیەکانی ئیتر لە نێوان هەردوولایە کەڵم تێگەیشتنی سیاسی چونکە کاریگەریان هەبوو لەسەر نەگەیشتن بە ڕێکەوتن ساڵانی ڕابردوو گەیشتون بەوەی کە ئیتر بەڕاستی هەرێمی کوردستان و بەغداد لەبارەی پرسەدارەیەکان و سامانی سروشتیەوە لە ڕەهەندە سیاسیەکەیشەوە تێگەیشتنیان بۆ چارەسەرکردنەکە هەبێ و ئەم پرسە یەکلایی بکاتەوە یان نا لەبارەی فۆرمی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغداش بە دڵنیاییەوە بەردەوام گرێ و گۆڵە هەبووە هەرێمی کوردستان هەندێک گلەی لە تێگەیشتنە با بڵێ ناوەندیەکانی بەغداد هەندێک لەلایەنە سیاسیەکان هەبووە بەغداش قسەی خۆی هەیە لەو بارەیەوە کە هەرێمی کوردستان زیاد لە پێویست قاچی خۆی ڕاکێشێ لەبارەی ئەوە ئەگەین بەچی لەگەڵ عێراق بە تایبەت کە ئێستا لە پەرلەمانی عێراق هەوڵێک لە ئارایە بۆ ئەوەی یاسایی ئەنجومەنی فیدرالیش کە بەشێکە لە پێویستیەکانی سیستمی فیدرالی لە عێراقیان هەر سیستمێکی دیکەی فیدرالی قەرارە کاری لەسەر بکرێت دەربچێ ئایا دەرەچێ یان نا فۆرمی ئەو قانونەی کە ئەکرێ کاری لەسەر بکرێن ئەنجومەنە فیدرالیەکە چۆنە بێ یارمەتی سیستمە فیدرالیەکەیە لە عێراقیان پێدەچێ نە بە شێوازێکی دیکە بێ ئەمەش باسەکەین و بە دڵنیایی ئاوڕێک لە دۆخی سیاسی هەرێمی کوردستانیش ئەینەوە هەڵبژاردنەکانی پێشوو ساڵی ڕابردوو کۆتایی ساڵی ڕابردوو هیچی وا لە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستانە گۆڕێ یان نا بە دڵنیاییەوە ئەگەر کرا ئۆپۆسیۆنیش ئەخەینە بەر محکەمە. دکتۆر سلااوت لێبێ یاددارم باشبی تۆ بەخێر بێ بۆ زووم و سواز بۆ ئەم میوانداریەش بە دڵنیاییەوە زۆر سواس لوتفە هەیە من پێش ئەوی بەڕێکەوتنەکە دەست پێ بکەم ئەمڕۆ کە موچەی مانگی یەک درا خانە نشینان گرفتێکی دیاریکراویان بۆ دروست بوو هەندێک پارەی کەمتریان وەرگرت پێم وا بێندێکیان 100,000ەکەیان کەمتر وەرگرتووە و کۆمەڵێکی دیکە ڕاستیەکەی زۆر لەوە زیاتر کەمتریان وەرگرتووە ئێوە قسەیەکتان لەو بارەیەوە هەیە ئەمە بوای لێ هات ئەم مانگە بەناوی خۆی گەورە سپاس بۆیەوە سڵاو لە بینەرانی بەڕێزی زووم لە ڕاستیە هێشتا بەشێک لەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا باڵپەسێراوی ماونەتەوە کێشن و ئەمەوە کات لێرە و لەوێ هەموو مانگێک هەندێک کێشە چارەسەر ببێ هەندێک کێشەی تر سەرهاڵ بدات بەس ئەوەی بە محەددی پێم وابێ ئەوەی ئەمڕۆی خانەنشینان مەسەلەی 100,000ەکە ئەو 100,000ەیە کە حکوومەتی اتحادی دیاری کردووە کە یعنی وەکو غیلای معیشە بیا بە ئەو موچەخۆرانی کە موچەکانیان لە خوار ملیۆنێک دینارەوەیە کە ئەمە پێم وابێ گەر حکوومەتی اتحادی جارێکی تر ئەوە بۆ ساڵی 2025 پەسەند بکاتەوە ئەوە کێشە نابێت دەگەڕێتەوە بەڵام هەندێک کێشەی تر هەیە لە لێبتێنە گەیشتن لە نێوان هەرێم و بەغدا بە تایبەتی وەزارەتی دارایی اتحادی پەیوەندیدار بە مەسەلەی خانەنشینان
و بە تایبەتی تر پەیوەندیدار بەوەی کە لە چ کاتێکەوە بڕیاری دادگای باڵای فدرالی ئەچێتە بواری جێبەجێکردنەوە سەبارەت بە خانەنشینان کە جنابتان ئەزانن ئەو بڕیارەی 212 فدرالی ساڵی 2022 ئێمە کارمانتیا کرد. وەزارەتی دارایی اتحادی پێی وایە کە ئەوانەی لە دوای ئەو کاتەوە خانەنشین بوون پێویستە کات خانەنشین بوون یعنی هاوتاکردنی خانەنشینی بیانگرێتەوە کە لە ڕاستی ئەم تێگەیشتنە دروست نییە. ئێمە بابەتێکمان نووسی دوێنێ بە وردی ئەم مۆزوعەمان شی کردوێتەوە ناکرێت قەراری محکەمەی اتحادی جێبەجێ نەکەی لەوەی کە بەرکارکردنی یاسای خانەنشینی ساڵی 2006 کە هەڵوەشاوەتەوە یعنی هەڵوەشاوەتەوە یاسای ئێستا بوونی نەماوە بیهێنی بەسەر بەشێک لە خانەنشینانە جێبەجێ بکەی و خانەنشینەکانی تر بەشێکی کەمیان یاسا بەرکارەکەی بەسەرا جێبەجێ بکەی و ئەمە نادەستوریشە بێتە هۆی هێنانەکایی نادات پەروەری و نایەکسانی لە نێوان خانەنشینان. ئەسا ئەوەی ئەمڕۆ دکتۆر ئەوەی ئەمڕۆ بووە ئەوەی ئەمڕۆ لە موچەی مانگی یەک بۆ هەندێک لە خاننشینان هاتوتە پێشەوە ئەوەیە کە سوودانی هێشتان بڕیاری ناویان حکوومەتەکەی سوودانی بڕیاری ناوە 100,000ەکە جارێکە نوێ بکرێتەوە بۆ ساڵی 2025 یا پەیوەندی بە تێگەیشتنەکەی وەزارەتی دارایی عێراقەوە هەیە بۆ بڕیارەکەی دادگای فیدرالی. ئەمەیان پەیوەندی بە تێگەیشتنەکەی وەزارەتی دارایی و نێوچکەوەی من تێگەیشتمەوەی کە زانیاریمە بێت بۆ مانگی یەک هەروەکو چۆن پێشووتر هاوتاکرابوویەوە موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتاکرابوویەوە بە هاوتاکراوی وەرەگیرە بەس پێم وایە ئەمەی ئەم جارە پەیوەندیدار بۆ 100,000 کە یعنی پەیوەندیدار نییە بە یاساکەوە پەیوەندیدارە بە بڕیارێکی حکوومەتی اتحادی بۆ پێدانی 100,000 دینار وەکو ینی بژێوی ژیان بۆ خانەنشین. بڕیارەکە درێژ بکرێتەوە بۆ 2025 ئەم مانگەی شانەیرێت بەدڵنیایەوە. باش ئەی ئەگەر تێگەیشتنەکەی با بڵێن وەزارەتی دارایی عێراق لەبارەی یاسای خاننشینی یان بڕیارەکەی دادگای فیدرالی ئەوەی کە پێویستەکە لە کاتی بڕیارەکەی دادگای فیدرالی و حسابی بۆ بکرێ گرفت بۆ موچەی خاننشینان دروستەکە؟ بەڵێ ئەوە گرفت دروستەکە بەڵام قابلی معالەجەیە قابلی چارەسەرکردنە. بەڵاو پرسیارە بوو لای من چۆن نەکرێ ئەوە حەلکەین؟ بەڵێ لە یعنی جارێ خۆی ئەمە مادەم ئەم مانگە ئێستا موچەکە بە هاوتاکرایی درراوە کەواتە نەبووە بڕیارێکی قەتعی لای وەزارەتی دارایی اتحادی بۆیە ئەتوانرێ بە دانوستان ئەو پرسە چارەسەر بکرێت لە گەڕی داهاتووی دانوستانەکان ئەم مۆزوعە بە جددی وەربگیرێ و ئەو بەڵگە یاسایانی کە ئێمەش خستومانتە ڕوو لەو نووسینەی کە کردو نووسیمانە بەکار بهێنرێن و خۆشیان هەندێک لەوانەی وەفدی دانوستانکار شارەزایی قانونیان هەیە و ڕێ لەوە بگرن کە کارێکی نادەستوری و ناقانونی ئەنجام بدرێت لایەن وەزارەتی دارایی اتحادیەوە. طبعا دوایی ئەمە سەر ئەوەی کە کۆی ئەم مۆزوعانە بە پرسی سیاسی شارەسەرە بێ بەڵام بە یعنی لە پرسە تەکنیکی و قانونیەکانەوە بڕۆین ئەمە بە دانوستان ئەگەر ئەوە نەبوو ئەتوانرێت لە ڕێگای نووسراوێک کە بۆ دادگای باڵای فدرالی بکرێت داوای ڕوونکردنەوە لە دادگای باڵای فدرالی بکرێت کە ئایا ئەکرێ لە دوای ئەو بڕیاری ئێوە داوتانە بۆ خانەنشینانی هەرێم یاسایەک کە هەڵوەشاوەتەوە بەسەر بەشێکی زۆر لە خانەنشینان جێبەجێ بکرێت یعنی ئەمەش ڕێگایەکی ترە لە ڕووە قانونیەکەیەوە دکتۆر کاتێک دادگای فیدرالی عێراق بڕیارێکی دیاریکرا و دەرەکە ئەڵێ کار بە یاسایەکی دیاریکراوە بکرێ بۆ نمونە یاسای خاننشینی 2014 بە پێی با بڵێن بڕیارەکانی دادگای فیدرالی کە دەرەچن ئەبێ لە 2014 حساب بۆ یاساکە بکرێ یان ئەو خاننشینانەی کە لە 2014 خاننشینە بنیان چۆنە پرسەکە؟ نا خۆی دادگای باڵای فدرالی لەو بڕیاری کەدای بۆ خانەنشینان دوو حکمیدا یەکەم حکمیدا بە نادروستبوونی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ساڵی 2006 هەڵوەشەڕاست لەلایەن هەردوو داوا لە سەرکراوان سەرۆکی حکوومەتی هەرێم و وەزیری دارایی هەرێم. دووەم حکمی دووەمیەوە بوو کە ئیلزامی کردن بەوەی کە پێویستە کات یاسای 2014 جێبەجێ بکەن. ئەمە لە ڕۆژی دەرچوونی ئەو بڕیارەوە لە 23/11/2022 پێویستە کات موچەی سەرجەم خانەنشینانی هەرێم و پاشەوارەکانیشان خانەنشینێکە کۆچی دوایی کردووە پاشەوارەکانی بەپێی قانونەکە ڕێوشێنی چۆنێتی وەرگرتنی موچەی خانەنشینەکەی دیاریکراوە بە پێی یاساکەی 2014 کە دادگای باڵای فدرالی هەرێمی ئیلزام کردو بە جێبەجێکردنی نەک تەنها ئەوانەی لە نێوان 2006 بۆ 2014 بۆ 2022 خانەنشین بوون
تەنانەت ئەوانەی پێش 2014 خانەنشین بوون پێویستە کات موچەکانیان هاوتا بکرێتەوە یعنی یاساکە خۆی ئەو ڕێوشۆنانی تایە ئیتر یعنی پێویست ناکە زۆرین بێت ویستم ئەوەت پێ بڵام جا یەنەوە سەر ئەو بابەتی کە خۆت لە بیدایەتەوە باست کرد مەسەری ڕێککەوتنەکەی کە کراوە باشە ئەگەر ڕێککەوتنەکانی کە لە نێوان هەرێم و بەخا کراوە بەڕێکوپێکی بڕاتە پێشەوە چارەسەرکردنی ئەم پرسانە زۆر ئاسانترە بێت. دکتۆر با لەبارەی موچەوە بەجێ نێڵم دواتر ڕسمەکە گەورەترەکەی نەچینە سەر ڕێککەوتنەکە قسەی زۆر لە بارەی موچەی دوانزەوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە کرا هەرێمی کوردستان ئەیود نەی ناردووە بەغدای و ناردوێتی ئەمڕۆ هەندێک وێنە و ڤیددیۆ بڵاوبوونەوە ئەو پارانەی کە چوون بۆ بانقەکان ڕاستیەکەی نازانم بینیتیان نا تاریخێکی دیاریکراوی لەسەرەکە هی مانگی ناوڕاستی مانگی دوانزەی ساڵی ڕابردووە ئەمە کرێ ئاماژەیەکی دیاریکراو بێ بۆ هیچ خۆی ڕاستیەکەی من زانیاری وردم نییە ببوورە لە ڕووی داراییەوە بەس ئەم دەسەڵاتی هەرێم دوورە ڕووی جەنابتان و پەرژنێکی قایم بێ لە بینەرانی بەڕێزیش کە بیستن وەکو شوانە درۆزنەکەی لێ هاتووە کەس بڕوا بە هیچی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان ناکە و ئەوەندە یعنی موچەی خەڵکی هەرێمی کوردستانیان خواردووە خەڵک ینی پێی وایە کە ئەمانە هینە ینی ئەمانە فعلا ئەو پارەی لە بەغاوە هاتبێ و ئەمانە دابەشان نەکردبێ هەرچەندە ئەو زانیاریانەی کە هەبوون ئەوەیە کە بۆ مانگی 12 حکوومەتی اتحادی بڕێکی دیاریکراوی ناردوو چونکە هەر ئەوەندە ماوە لە تەخسیساتی مالی بۆ مەسەلەی موچەی هەرێمی کوردستان لە ساڵی 2024 باش دکتۆر با بێنە سەر ڕێکەوتنەکە ساڵانێکی زۆرە بین هەرێمی کوردستان و بەغداد لە ڕووی دارایی و بودجە و پرسی سامانی سروشتی و ئەنی بێنەوبەردێکی زۆرمان بینی ئەم ڕێکەوتنەی تازە کراوە ئەم هەمواری بودجەیە کە کراوە ئیتر بەپی ئەوە پێویستەکات هەناردەکردنەوەی نەوت هەرێمی کوردستان دەست پێ بکا و بدرێ بە سۆمۆ و چوزانم بودجە بێت و داهاتی ناوخۆ بین و بنەڕەتیە ئەم ڕێکەوتنە ئەم تێگەیشتنەی ئەم جارە کراوە بە قانون کراوە لە پەرلەمانی عێراق پێدەچێ بەشێکی باش لە گرفتەکان چارەسەر بکە یان هێشتان ئەڵێ شەیتان لە وردەکاریەکان هەیە خۆی لە ڕاستی هەنگاوێکی باش بوو هەنگاوێکی زۆر باشە لەوەی کە ئەو ڕێکەوتنەکرا و لە یاسای موازنەی اتحادی شێوازی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆوە دەستنیشان کراوە و حکوومەتی اتحادی ڕازی بوو بەوەی کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان زیاتر حسابکە وەک لەوەی کە لە ناوچەکانی تری عێراق هەیە ئەمە هەنگاوێکی باش بوو بەدڵنیاییەوە هەندێک کێشەر لەوە چە بێتە پێشەوە لە مەسلەی دیاریکردنی ئەو کۆمپانیایی کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان ئەخەمڵێنێ لە قۆناغی داهاتووە نێو دەوڵەتیەکە بەڵێ کۆمپانیایە کە عەلەساس دیاریەکەن بۆی کە بێت ئەوە تەخمینکە و لە هەمان کات چەند مەسەلەی بۆری نەوتەکەی هەرێمی کوردستان ئەمەش لەوەچە لە دەرفەتێکی لە کاتێکی ترە ببێ بە کێشە لە نێوان هەرێم و چۆن ئەوەی کۆمپانیاکە بۆ ئەبێ ببێ بە گرفت ئایا دوایی مەسەرەن ئەو تەخمینەی کە کۆمپانیاکە دیاریەکە هەرێم پێی ڕازیە کۆمپانیەکانی نەوت پێی ڕازین حکوومەتی اتحادی پێی ڕازیە هەردووکیان بەشدار نابن هەرێمی کوردستان و بەغداد لەوەی کەچ کۆمپانیاک ئەماکە و ئاگان لە پرۆسەکە نابێ بەڵێ ئاگان لە پرۆسەکە بێ بەڵام تو خۆتە زانی زۆر جار ڕەگەن تەخمینی ئەو کۆمپانیانە بەدڵی لایەک لیان لایەکی تر نەبێ بەڵام لە ڕاستیە ئەگەر هەردوو لایەن بە حوسن نیە هەر لە ئێستاوە دەست بکەن بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنی کە کراوە و نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ جا بۆ داهاتی بۆ یعنی بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەکاربهێنرێ یان بۆ فرۆشتنی دەرەکی بەکاربهێنرێ ئەگەر ئەوە ببێ ڕەنگە وردە وردە متمانە لە نێوان هەردوو لا زیاتر ببێ و ئەو کێشانی کە لە داهاتوو ئاەتە کایەوە چارەسەر بێ و تەنانەت ئەو کێشانی تێ هەم باسم کرد وتم ئەم کێشە تەکنیکیانەی تریش کە هەن ئەگەر هەرێمی کوردستان بەشدار بێ لە داهاتی اتحادی ئێستا کێشەکەمان چییە لە بەغدا مثلا هێزە سیاسیەکانی تری عێراق چۆن فشار لە حکوومەتی اتحادیەکەن ئەوانە بە محەممەد شیع سوودانی ئەڵێن هەرێمی کوردستان تا ئێستا نەوتی خۆی لە ڕێگەی قاچاق فرۆشێ و داهاتی ناوخۆییش نادە بە عێراق ووا نزیکەی تریلیۆنی دینار مانگانە لە بەغداوە یە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەگەر هەرێم نەوت لە ڕێگەی نەوت بدا بە سۆمۆ نەوتەکەی بدا لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ کەواتە خۆی بەشدارە لە داهاتی اتحادی ئەگەر نیوەی داهاتە ناوخۆیەکانی هەرێم
بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتحادی ئەو کاتە ئەم زەریعانەی کە هەندێک هێزە سیاسەکانی تر فشارە خەنە سەر حکوومەتی ئیتحادی بۆ بڕینی موچە بۆ کەمتر نردنی پارە کەمە بێتەوە و حکوومەتی ئیتحادی دەستکراوەترە بێت لە چارەسەرکردنی ئەو کێشانە بۆ ئەزانی یعنی کاکڕنج ئێستا وەزعەکە وای لێ هاتووە ئەوە نییە بوەستێ یانە بێ بەرەو باشتر بڕۆین ئەو پەیوەندیە باش بکرێ یان زۆر بەرەو خراپتر ڕۆین یعنی ئەگەر ئەم ڕێککەوتنە سەرکەوتوو نەبێ ئەمەی کە لە بواری هەناردەکردنی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەنجام درراوە من تەسەورەکەم کە یعنی ئەگەر سەرکەوتوو نەبێ و شکست بخوا بە تایبەتی کە ئەم ساڵی هەڵبژاردنە ماکانی تر موچە نەیە لە بەغداوە و ئەمە لەوەچە کێشەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان دروستکە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئەم ڕێککەوتنە بەباشی جێبەجێ بکرێت و کێشە و مشکلەی لاوەکی بۆ دروست نەکرێت تەنانەت ئەگەر هەرێمی کوردستان ئەوێ لێکتێگەیشتنەکانی فراوانتر لەگەڵ حکوومەتی ئیتحادی پێویستەکان نەرمی زیاتر بنوێنێت چونکە ئێستا لایانی لاواز لە معادلەیە بەڕاستی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە ئەو کاتە ئەگەر ئەمە بەباشی جێبەجێ بکرێت لێکتێگەیشتنەکان باشترە بن و یعنی متمانە لە نێوان هەردوو لایە بەهێزترە بێ و ئەتوانرێ کێشە لاوەکیەکانی تری چارەسەر بکرێ و ئەتوانرێ هەرێمی کوردستان ئەو کاتە بیپەرژێ بۆ هەندێک کێشەی تری وەکو کێشەی ناوچە جێناکۆکەکان وەکو کێشەی کۆی دروستکردنی بڕیاری سیاسی لە عێراق باشدا لە پرسەداراییەکانە دکتۆر وتت بۆی هەیە مەسلەی هەناردەکردنەوەی نەوت بۆری نەوتەکەش ببێ بە گرفتێکی دیاری کراو چێ بیکا بە گرفتی دیاری کراوە بۆ ئەبێ ببێ بە گرفت بۆریەکە حازرە و ڕێڕەوەکەش دیارە کوێیە لەکوایە پێدەچێت گرفتێکی دیارکرااو دروست بێ کێشەکە پەیوەندی بۆ ئەو بۆریە کاتی خۆی فرۆشراوە بە پێم وا بێت کۆمپانیایەکی ناوخۆی و کۆمپانیایەکی دەرەکی کە ناوێن نێنین بەڵام ئێستا تێچووی ئەو بۆریە ینی کە بۆ هەرێمی کوردستان زۆر زیاترە لەو بۆریانی کە عێراق بەکاری هێنێ ئەمە بەشێک نییە لە چوارچێوەی ڕێکەوتنەکە لەمەی هەمواری نەمبینی باسی بۆریەکەی تیاابێ بەڵام ئەمە ئەگەر لە داهاتووە سۆمۆ بیاوێ نەوتەکە لە ڕێگەی ئەو بۆریەکەی خۆیەوە بفرۆشەیە کە ئەو بۆریە لە تورکیاوە لە خاکی تورکیاوە بۆری عێراقە پێشتر هەرێمی کوردستان بەکارێنەوە هەرچەندە پێم وابێ ئێستا خەریکی یعنی چارەسەرکردن و چاکردنەوەی بۆریەکەی نێوان کەرکووک و تورکیاشن و ئەگەر ئەوە ببێ ئەو کاتە بۆریەکەی نەوتی هەرێمی کوردستان یعنی بەبێ کارهیچ شێکی نامێنێ بەڵێ لە ڕێگەی ئەو کاتە کێشە دروست نابێت ڕوونە باش وڵا دوو پرسی دیکە هەن هەم داهاتی ناوخۆ ئەوەی کە نیوەی ئەبێ بدرێتەوە بە عێراق لەو نێوەندەیە قسەی جیاواز و ڕقەمەکانیش هەندێک لای خەڵک ئەکرێ ناڕوون بێ ئێمە لە هەرێمی کوردستان بە قسەی خۆیان بە قسەی وزارەتی دارایی خۆی ئەڵێ 300 بۆ 350,000 ملیار دیناری مانگانە داهاتی ناوخۆ هەیە ئەبێ نیوەی بدرێتەوە بە بەغدا بەڵام لەو نێوەندەیە 8 ملیار 90 ملیار ئەوەندە دەدرایەوە بە بەغدا ئەم جیاوازیە لەکوایە دروست بووە بۆچی ئاوایە ئەوەی هەرێمی کوردستان داوێتیەوە بە بەغدا تەواو بڕە تەواوەکەیە داهاتە پێویستەکەیە کە ئەبێ بدرێتەوانێ خۆی ئەمە هەندێک جار یعنی هەندێک داتان یاوە ئەو دادهانە بۆ بە ماڵ لە سەریان و خۆتان نەزان لە ماوەی ڕابردوو حکوومەتی اتحادی بە بەردەوامی ئەو داتایانی خۆیان نییە خستەوە ڕوو بەوەی کە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان چەندە طبعا ئەمانە داهاتە ناوخۆیەکان جگە لە داهاتی خاڵە سنووریەکان کە شەفاف نییە ڕاستیەکەی وازەحە داهاتی خاڵە سنووریەکان شەفاف نییە و نەکەر ئەوەی کە شەفاف نییە بەڵکو لەگەڵ ئەو داهاتە ڕسمیانە کۆمەڵک داهاتی ناڕسمی تریژەن کە لە ڕێگەی قاچاقۆوانەوە لە دەواازە سنووریەکان ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە کۆیەکەنەوە بەڵام جگەلەوە داهاتی ناوخۆیی کە پەیوەندیدارە بە باج و ئەوانە یعنی دەعینێکی بارگرانەیەکی زۆریان ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان لە دەرەوەی یاسا کارپێکراوەکانی عێراق بارگرانەیەکی زۆریان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست کردووە کە ئەو باجوز ڕسوماتانەی کە ئەمان سەپاندویانە دەستوریش نییە یاساییش نییە ئەو چۆنە ئیشی لەسەر ناکرێت لە ڕێگەی دادگای فیدرالی یان چوزانم هەر چۆنێک بێت یعنی لە ماوەی ڕابردوو ئەمە یەکەم جارە من باسیەکەم
ینی هەندێک کێشەی لەم بابەتە هەبوون بۆ نمونە کێشەیەک هەبوو لە هەولێر پەیوەندیان بە منەوە کرد من ڕەوشەنەکانم پێوتن کە لە دادگاکانی هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکرێ و خۆشبەختانە فعلەن نەتیجەی هەبوو پەیوەندی بە باج و ڕسوماتوانە و لێرەش ینی لە هەمووش ینی شار و شارشکەکانی هەرێمی کوردستان هەر کەسێک پێویستی بە هاوکاری هەبێت لەو ڕۆ ئەمە توانین هاوکار بین لەوەی لە دوای ئەوەی دادگاکانی زۆریان پێ ناخۆشە بچی بۆ دادگای باڵای فدرالی دەڕێبن با دادگاکانی هەرێمی کوردستان بە شێوەی سربەخۆ بڕیار بدەن لەو دۆسیانی کە ناقانونی ینی هەر دادگا لە هەرێمی کوردستان خۆی بڕیاری لەبارەی باج و ڕسوماتدا و بە خزمەتی خەڵک کاس بڕیاریە بەڵێ ئەمە پێشاتێکی گرنگە دکتۆر بەڵێ ئەمە پێشاتێکی زۆر باش بوو لە ماوەی ڕابردوو کە خۆشحاڵین بەڕاستی لەمە و هیوادارین ئەم ڕەوتە فراوانتر ببێ ئەگەر دادگاکان لە هەرێمی کوردستان بەش ینی ڕێ بدرێ بە سربەخۆیی کارەکانی خۆیان بکرێ ئەوە ڕەنگە کەمتر هاوڵاتی پێویستی بەوە بێ ڕێگای دوور ببڕێ بڕوا بۆ دادگای باڵای فدرالی بڕوا بۆ دادگای اتحادی ئیداری باشە مادەم دادگاکان لە هەرێمی کوردستان بۆ کەیسی دیاریکراوی ئاوە ئەتوانن سەر بەخۆیانە بڕیار بن و بۆ خەڵکی تریان چارەسەر کردو بۆ دۆسیەکی گشتگیر ناکەنەوە لەو بارەوە دکتۆر ڕاستەکەی ئەوە یعنی وەکو ئەرزم کردی ئەم شتانە ئەبێ ئەوانەی کە زەرمەندن لێی بێن خۆیان ڕوونە ینی ڕوونە ئەبێ خۆیان خۆشان ئامادەیانە خۆی من ناتوانین مشتێ خۆی من ناتوانین لە باتی خەڵک زۆر ڕوونە زۆر ڕوونە تەوتین چی دکتۆر ینی هەژماری من لای حکوومەتی عێراقی تەواو دانی پێدانرا یان نەخێر تەوتین هەر بە گوێرەی بڕیارەکەی دادگای فیدرالی دەبێ بکرێت چونکە تا ئێستا نەکراوە ئەژماری من بەردەوامە و ئێمە وا بە خۆشحاڵیشەوە لەبارەی ڕێکەوتن و ئەوەی کە گرفتی موچە و بودجە چارەسەر بووە لە چوارچەوەی هەناردەکردنەوەی نەوت تا قساکەین بەڵام ئەکرێت تەوتین لە شوێنێکا ببێ بە گرفتێکی دیاریکراو بۆ ناردنی موچە بەدڵنیاییەوە ئەو فشارانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەن بۆ بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوە خۆتان نەزاننەوە 13 جوامێر و زیاتر لە هەفتەیە کە مانیان لە خواردن گرتووە بۆ ئەوەی پرسی موچە و قوتی خەڵک نەبێتە بارمتەی کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا و بە دیاریکراویش پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرە هەموو موچەخۆرانیان کردوتە یەکێک لە مەرجەکانی خۆیان کەواتە فشارێکی ناوخۆیی هەیە لە هەمان کاتیشە لە ئاستی عراقیش فشار هەیە بۆ ئەوەی کە پرسی بنەجێکردنی موچە تەواو بێ و یعنی هەموو هەژمار لە ڕێگەی هەژماری بانکیەوە ینی موچە بچێتە سەر موچەی موچەخۆران بە خانەنشینان و بە فەرمانبەران و بە ئەوانەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیشەوە من پێم وایە ئەم ساڵ ئەم پرسە زیاتر ئەڕاتە پێشەوە بە تایبەتی ئێمە لە ساڵی باڕاستی جێگیرکردنی بنەجێکردنی موچە تەوتین با لەناو کەوانەیە بیڵێن ئەگەر بە شێوەیەکی خۆبەخشانەش بێت ئەگەر بە شێوەیەکی خۆبەخشانەش بێت ئەمە ئەم ساڵ هەنگاوی ترە ڕاتە پێشەوە و بڕیارەکەی دادگای باڵای فدرالی لەم ڕۆوە زۆر ڕوونە کە بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستە کات لە بانقە حکوومیەکانی کە لە دەرەوەی هەرێمکارەکەن ئەزانی شتێک کە ئەوەی ئەم ڕوونیەی تۆ باسیەکەی دکتۆر هەندێک ناڕوونی کرد ڕوونکردنەوەیکی دیاریکراوی مەسەرەوە بەڵێ مەسەرەوە جارێ باسی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی بکەین بڕیارەکەی دادگای باڵای فدرالی ڕوونە کە پێویستە کات پرسی بنەجێکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بانقە حکوومیەکانی کە لە دەرەوەی هەرێمکارەکەن لەوێ بنەجێ بکرێ بەڵام نەسی دەرەوەی هەرێمیشیتیە بەڵێ ڕێک نەسی دەرەوەی هەرێمیشیتیە و بەڵام پێدانی موچەکان بۆ ئاسانکاری ئەکرێت لە ڕێگەی ئەیتیئەمەکانەوە بێ ئەکرێت لە ڕێگەی بانقە ئەهلیەکانەوە بێ ئەکرێت لە ڕێگەی ئەو شوێنانەی هەست سەیڕەفە و ئەوانەش کە هینیان هەیە ینی شوێنی پێدانی پارەوە ئەوانیان هەیە ئەکرێت لەو ڕێگەیانەشەوە بێ ئەو ڕوونکردنەوەی سەرۆکی دادگای باڵای فدرالی ناتوانێت ببێ بە عدول لە قرارەکەی دادگای باڵای فدرالی دادگای باڵای فدرالی تەنها خۆی ئەتوانێت عدول ینی هەموو دادگاکە بەنۆ ئەندامەکەیەوە ئەتوانن عدول لە بڕیارەکانی خۆیان بکەن سەلاحیەتی دادگای باڵای فدرالی نییە عدول لە قراری دادگای باڵای فدرالی بکە بۆیە ئەو تەوزیحەی سەرۆکی دادگای باڵای فدرالی یاوێتی لەو ڕۆوە یعنی ناتوانرێت لە ڕووی یاسایی و پشتی ناتەواویش نییە تەوزیحەکەیشی مجاملەی پێوە دیار بوو بەڵە وایە باش چێن ئەوانەی کە وتت ئەم ساڵ بۆی هەیە مەسلەی تەوتین بەجێکردن
بچێتە پێشەوە خۆ ئەگەر بە خۆبەخشیش بێ پێش ئەوەی خۆبەخشەکان بیکەن ئەکرێ شتێک لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە حکوومەتەکەی سوودانی چوزانم لە مەسلەی تەوتینا دووبارە لەگەڵ هەرێمی کوردستان بکەونە بێنەوە بەردە؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەو پرسە ئەبێتەوە ینی جگە لەمە ینی جارانی تریش باسمان کردووە دوو پرسی ئەساسی هەن لە پرسی موچەیە یەکەم چۆنیەتی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە کە ئەمە لە هەمواری یاسای موازنەیە بابڵین چارەسەر بوو. بەڵێ پرسی دووەم چۆنیەتی پێدانی موچەیە کە بە پێی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی پێویست دەکات لە ڕێگەی بنەجێکردنی موچەوە بێ لە ڕێگەی تەڵتینەوە بێ کە ئەماش لەوە چێ لە داهاتووە فشار کرێ بۆ ئاڕاستە. دکتۆر لەبارەی کەیسی نەوت بەردەوام لە هەرێمی کوردستان گلەیمان لی هەبووە خۆ نەوت و با بڵین سامانی سروشتی بەگشتی لە عێراقیش دۆخی لە هەرێمی کوردستان باشتر نییە ئەمەی کە ئێمە نەوتێنەوە بە سۆمۆ و پێم وابێ بە گوێرەی ڕێککەوتن و بڕیارەکان ئەوەیە کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بدرێتەوە بە سۆمۆ ئەمە پرسی بەهەدەردان قاچاق چوزانمە هەموو ئەو گلەیانەی کە ئێوەمانان لە پرسی سوتەمەنی و سامانی سروشتی و نەوت هەتان بوو ئەمە چارەسەرەکە؟ لە ڕاستیە پێم وایە پێویستەکە تێگەیشتنمان بۆ پرسی نەوت بە تەواوەتی گۆڕانکاری بەسەر هاتوێ ئێمە لە ڕاستیە لە ڕابردووش ڕوون بووین لەم پرسە کە پێمان وا بوو ئەم پرسێکی حساسە پێویستەکات یعنی زۆر بەو شەوە چڕیە دەستی بۆ نەبرێ من بیرمەمە ڕێخەری ژووری توێژنەوەی سیاسی بووم لە 2010 بەرنامەیەکم هەیە باسی ئەوەم کردووە کە هێندە پێویستەکات نەوت دەربهێنرێ بەشی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و تۆ کارتێک پیشانی عراق بی کە ئێمە نەوتمان هەیە بەڵام ئەبێت تێگەیشتنی سیاسی هەرێمی کوردستان بەرامبەر بە نەوت گۆڕانکاری بەسەر هاتبێت لە دوای فرۆشتنی سربەخۆی نەوت و فەشەلی ئەمە پێویستەکات زۆر یعنی ئەم جارە ورتر مامەڵە لەگەڵ پرسی نەوت کرێز بڕوانە کاگڕنج یعنی نەوت یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی لکاندنی ویلایەتی مووسڵ بە عراقەوە کاتی خۆی کە بەریتانیا عراقی دروست کردووە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە هۆکاری دووەمیان دێسەیە مەسەری باسکردنیەوەش هۆکاری یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بریتی بۆ لەوەی کە نەوت دۆزراوەتەوە لە ویلایەتی مووسڵ و بە تەحدید یەکەم بیری نەوت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆزراوەتەوە لە چیاسوورخ بووە یەکەم بیری نەوتی بازرگانیش لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دۆزرا بێتەوە لە کەرکووک بووە بۆیە ئەمە وای کردووە ئەوانە ویلایەتی مووسڵ بلکێن بە عراقەوە بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی نەوتەکەی بوازنەوە هۆکاری دووەم پرسی یعنی هاوسەنگکردنی عراقە ڕۆڵی کورد بریتی بۆ لە هاوسەنگکردنی عراق کە دوایی لە مەسەلەی ئەنجومەنی ئیتیحاد و ئەوە ڕەنگە بینە سەربازکردنی ئەمەش ئەمە لایەک یعنی نەوت لعنەتێک بۆ ئێمە هەموو ئەو کێشانی کە هەمان بووە لەگەڵ حکوومەتێک لە دوایەکانی عراق پەیوەندی بە نەوتەوە هەبووە لە بری ئەوەی نەوت هۆکارێک بێت بۆ کێشە لە نێوان ئێمە و عراقە بۆ نین ئەمە قەڵ بکەینەوە بین نەوت بکەین بە هۆکاری چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ حکوومەتی عراقی بۆ نمونە لە ناوچە جەناکۆکەکان یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە کەرکووک بە بەردەوامی کێشەی هەبووە خەڵکی ئەمە لە کەرکووک دەرکراوە لەسەر زەویزاری خۆی دەرکراوە جینۆسایت کراون پەیوەندیدار بۆ بەوەی کەرکووک نەوتی تیابەوە ئێمە داوای نەوتەکەیمان کردووە و بە فعلیش کاتێک دەسەڵاتی هەرێمی کوردستان دەستی ڕاگەیشت بە کەرکووک و ناوچە جەناکۆکەکان لە بری ئەوەی خەمی خاکەکەیان بێت لە خەمی خاکی کەرکووک بخۆن لە 2014 بەدواوە هاتن یەکسەر هێزێکی چەکداریان برد بیرەنەوتەکانیان گرت دەستیان کرد بە هەناردەکردنی نەوتی کەرکووک خۆموتان بیرتانە لە بری ئەمە بەو شێوەیە مامەڵی لەگەڵا بکرێ با پرسی نەوت بکرێ بە بابەتێک بۆ چارەسەرکردنی کێشەی خاک ئەمەی ئێستا ئەکرێ بەو ئاراستەیە کاری ئەمە ئەکرێ بەو ئاراستەیە یعنی سیاسەتەکە بە تەواوەتی گۆڕانکاری بەسەرابێ استراتیژ لە مەسەلەی نەوت گۆڕانکاری بەسەرابێ نەوت وەکو سلعەیەکی سیاسی سیر نەکرێ بەڵکو وەکو سلعەیەکی ئابووری سیر کرێ و نەوت وەکو هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر سیر کرێ نەک ئەوەی کە هەموو کێشەکانی تر بکرێ بە قوربانی نەوت سەیری کە ببورە هەر بە دوودێر لەمەیە کۆتاییێنی سەیری کە مادەی 140 و ناوچە جەناکۆکەکان لە دوای ڕێفراندۆمەوە پرسێکی سەرەکیە لە خطابی سیاسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وا دیار نییە وانە هەر ئەوەی کە
باز لەوە کرا سوودانی ڕوا بۆ بەریتانیا ڕێککەوتن لەگەڵ بریتیش پترۆلیۆم لەسەر نەوتی کەرکووک ئیمزاکە شەوێکی درەنگ نیوەی شەو بوو یەک بەیاننامەیان دەرکرد وەڵا ئەمە نادەستوریە و مادەی سەوچر و یعنی بۆ پرسی نەوت کەرکووکیان بیرکەوتەوە لە کاتێکە تۆ پێویستە کات پرسی زەوی زۆر گرنگتر بێ بەلاتەوە پرسی خاک زۆر گرنگتر بێ بەلاتەوە لە پرسی دکتۆر من بە دیوی سێم یان با بڵین بیرکردنەوەیەکی دەرەوەی دوو بیرکردنەوەکی پێشتر ئابووری سربەخۆیان پێدانی نەوت ڕادستکردنی نەوت بە بەغدا بە تێگەشتنی سێم پرسیارێکەکەم ڕاستیەکەی ئەگەر نەوت سامانی سروشتی بە دڵنیاییەوە پرسێکی ئستراتیژی و کارتێکی استراتیژیە بۆ کورد لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەگەر باشتر نەبوو مامەڵەیەکی تەندروستانە لە چوارچەوەی ئابووریە سربەخۆیەکە لەگەڵ پرسی نەوت بکرایە بۆ ئەوی ئێمە ناچار نەبووینایە سامانی سروشتی خۆمان ڕادستی عێراق بکەینەوە بۆ ئەوەی ئەو سەرروکاری لەگەڵا بکاوە دواتر شتێک لە بودجێ عێراق بێتەوە بۆ هەرێمی کوردستان کام مامەڵە استراتیژی ترە بوو بۆ کورد کە لە هەچ کاتێکا بێ ئەکرێ بۆ نمونە پێشهاتی دیاریکراوی سیاسی ئەمنی لە ناوچەکە ڕوو بدا و تۆ پێویستت بە کارتی دیاریکراوی استراتیژی بێ بۆی بڕیارێکی نەتەوەی نیشتیمانی لە چوارچەوەی عێراق وەرەمی کوردستان ئابیت خۆی زۆر بە شێوەیەکی شکست خواردو مامەڵە بە شێوەیەکی نامەدروست وە شکست خواردو مامەڵە لەگەڵ مەلەفی نەوتی ببورن لەگەڵ مەلەفی نەوتی هەرێمی کوردستان کرا یعنی وەکو عەرزم کردی ئەگەر نەوت بۆ یعنی تۆ نەوتەکە لەژێر زەوی خۆتە لەژێر خاکەکەی خۆتە ئێمە تا ساڵی تا کۆتایی 2013 بە بەردەوامی موازنەمان لە حکوومەتی اتحادیەوە بۆ هاتووە بەبێ پچڕان لە بریەوەی تۆ ئەمە بپچڕی وایان کرد لە ڕێگەی فرۆشتنی نەوتی سەربەخۆوە ئەمەیان پچڕان وە نەوتەکەش هەڕاش فرۆشکەی لە بریەوە نەوتت تەنها لە چەند شوێنێکی دیاریکرا و لە یەک دوو شوێن عەقدی نەوتت کردایە یان هەر لە ڕێگای کۆمپانیای ناوخۆیە وەکو چۆن کاتی خۆی لە شیوا شۆک کرا نەوتت دەربهێنایە بوو پاڵاوتایە لە باتی ئەوەی ئەم نەوتە دەرێهێنیە دوایی لە بازاڕەکان هەڕاج فرۆشیەکەی بەهۆی کۆمەڵک ینی کێشەوە کە هەرێمی کوردستانەتی باسیەکەم بەڵام لە بری ئەمە بەهاتیتایە بۆ پێداویستی ناوخۆ نەوتت بپاڵاوتایە ئەو کاتت تۆ لەگەڵ بەغدایە کارتێکت دەرەخست کە کارتی نەوتە و بەهۆی ئەم کارتەوە داوای مافەکانی ترتە کرد باشە وەکو باسم کرد ئەو توانی بەهۆی کارتی نەوتەوە پێداگری لەسەر چارەسەرکردنی کێشەی خاککەی لەسەر مەسلەی موازنە بکەی ئەوانە بەڵام ئەمانە هاتن ئێمە کێشەمان چییە لە مەسەرەی نەوتە کێشەیەکی سەرەکی کە هەمانە ئەوەیە کە ئێمە دەرچەمان نییە بۆ ئاوەنە دەوڵەتیەکان هەرێمی کوردستان ناوچەیەکی داخراوە دەرەچەمان نییە بۆ ئاوەنە دەوڵەتیەکان تۆ گرتێ نەوت بنێتە دەرەوەیان لە ڕێگەی ئەیانە بێ لە ڕێگەی عێراق بینێتە دەرەوە یان لە ڕێگەی ئێران یان لە ڕێگەی تورکیاوە و ئەمە وای لێکردن ئەوانە ڕێکەوتنێکی 50 ساڵیان لەگەڵ تورکیا واژۆ کرد کە کەس تا ئێستا یعنی لێرە و لەوێ هەندێک لە ناوەڕۆکەکەی مانزانیوە بەڵام نانخستە ڕوو ڕاستیەکەی ئەوەی دەرگاشی لێداخستین دەرگای لێ نەکردینەوە ڕێکەوتنە ئەو پەیوەندیە لەگەڵ تورکیایە جگە لەوەی کە دەرگای لێداخستین و هەندێک دەرگای لەگەڵ حکوومەتی اتحادی لێداخستین بەڵکو کردینی بە وەرەقەیەکی تورکیا کە ئەمە کارێکی هەڵەبوو بۆیە بە شێوەیەکی مەدروس و ینی سەرکەوتوانە مامەڵە لەگەڵ ئەو مەلەفە نەکرا وە دەرەنجامەکەشیمان بینی دەرەنجامەکەی ئەوە بوو ئەمانە هەر پێداگر بوون طبعا ئەمە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خێروبێری هێناوە بۆ هەندێکیان خێروبێری هێناوە بوون بە ملیاردێر تا ئێمە کە باسیەکەین لە چوارچێوەیەکی باڵاترە بەڵام لە ڕاستیە ناکرێت ئەوەش لە بەرچاو نەگرین ئەمانە خەریکی تاڵانکردنی ئەو داهاتێ ئەخیر پرسیار لەبارەی ڕێکەوتنەوە کە مەسەرەی دارایی ئەوانە ئیتر گەشتبین بین بەوەی کە پێدەچێ نزیکتر بین لەوەی لەمە دووە بودجە بە تەواوەتی و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2025 بێت بۆ هەرێمی کوردستان پێویستە کات کار بۆ ئەوە بکەین فشار بکەین بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکرێ هەر لایەکە ینی ئەگەر کێشەی دروست کە پێویستە کات بە هەمومانەوە ئێمە وەکو خەڵکانێک کە پەیوەندیدارین بە کۆی پرۆسەکەەوە میدیا چاوێکی زۆر ڕوئین بن زۆر ورد بن لەسەر ئەوەی کە چی ڕوەدا و کێ پێشێل ئێماناکە چونکە وەکو عەرزم کردی
کێشەکە پەیوەندیدار نییە گەرەوەی کەم ڕێککەوتنە سەرکەوتو نەبێ یعنی با بڵێن هەرێم و بەغاڕێک ناکەون بەڵکو زۆر خراپە گەڕێنەوە بۆ دووە بە پێچەوانەشەوە ئەگەرم ڕێککەوتنە سەرکەوتو بێ ئەوە ڕەنگە بتوانرێ بناغی ئەوەی ڕێکەوت ینی پەیوەندیکی باشتر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بێتەکایەوە دروست جا دێمە سەر ئەو پەیوەندیانە بەڵام لەم بێنەوبەردەی ئەخیریشە دێمە سەر پرسێکی گرنگ دکتۆر کە ئەنجومەنی فیدرالیە و پێدەچەیەکێک بێت لە یەکە گرنگەکانیان پێکاتە گرنگەکانی تاواکەری سیستمی فیدرالی لە عێراقیان هەر سیستمێکی دیکە کە تا ئێستا ئێمە لە عێراق نیمانە بەس پێش ئەوە لە چوارچەوەی دادگای فیدرالیە ئەمێ پرسیارێ بکەم لەو بێنەوبەردەی مەسلەی سوتەمەنی و موچەوانە دادگای فیدرالی بە دڵنیاییەوە قسەی خۆی هەبوو بەڵام جوابێکی ژان قسێکی دیاریکراویش لە هەرێمی کوردستانەوە سەبارەت بە دادگاکە هەبوو هەندێک جار تێبینی ئەخرایە سەر دادگاکە دووسێ جارە دادگای فیدرالی ئەکەوێتە هەندێک هەڵەی دیاریکراوە کە پێدەچێت ئەم تێگەیشتنە لەبارەی دادگای فیدرالی وا لێ بکا کە ڕاست بێ ئەخیریان ئەم مەسلەی ڕاگررتنی کارکردنە بە سیاسا مشتومڕاویەکەی ماوەی ڕابردوو لە پەرلەمانی عێراقا بە یەک جار دەرکران دوای ئەوەی کە ئەمریکی وەلایی بۆ دەرەکە ئەمڕۆ ئەنجومەنی باڵای دادوەری ئەڵێ بڕیارەکەی دادگای فیدرالی بڕیارێکی دەستوری نییە هەر بەڕاستی ئەکرێت دادگایەکی فیدرالی کە بۆ ئەوە دروستکراوە دەستوری بوون و دەستوری نەبوونی یاساکان لێک بداتەوە بکەوێتە هەڵەیەکی لەو شێوەیەوە ئەمە گومان ناخاتە سەر قودرەتی دادگاکە بۆ بڕیاردانێکی دروست لەباری پرسە گرنگەکانەوە خۆی بەدڵنیاییەوە ینی مامی دادگای باڵای فیدرالی وای کردووە کە زۆر جار ئەوانەی کە زیانمەندن لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی قسە لەسەر بڕیارەکانی دادگای باڵای فیدرالیەکەن و وەکو چەند جارێک تیژ باسمان کردووە ناتوانین کارتێکردنی سیاسی لە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی دوور بخەینەوە دانی پیانیت بەڵێ ینی ئەوە واضحە ینی ئەمە بەس بەڵام بەتەنیا پەیوەندیدار نییە بە دادگای باڵای فیدرالی عێراقەوە ینی ئەم دادگایە لە 9 کەس پێکاتەوە بۆ بڕیارتیایە بە زۆری نادرێت بۆیە دوور نییە کارتێکردنی سیاسی هەبێ بەڵام ئەمە پەیوەندیدارە بە هەموو دادگا فیدرالیەکان هەموو ئەم دادگایانی ئەو دادگایانی کە ینی دەستوری بوون یا دەستوری نەبوونی یاساکان بۆ بڕیارەکان قرار لێدەن ڕەنگە کارتێکردنی سیاسی بوونی هەبێتیانە باشترین نمونە بۆ ئەمە ئەمریکا کە ئەو خۆتان نەزانن وڵاتێکی دامەزراوەیە و دادگاکان لە ئەمریکا چەند بەهێزن بەڵام کە هاتە سەر پرسێکی وەکوەوەی کە ئایا ترامپ ئەتوانرێت دادگایی بکرێت لەسەر ئەو بابەتانەی کە لە سەردەمی سەرۆکایەتیەکەی کردوێتی لەبەرەوەی زۆرینەی دادگای باڵای فیدرالی ئەمریکا پارێزکارەکان بوون ینی محافظین بوون ڕیپەبلیکان لە کاتی ڕیپەبلیکانە دانراون بڕیارم بۆ ئەوەدا کە ترامپ ناتوانرم دادگایی بکرێت لەو هێو فترێک کەواتە ئەمە شتێکی هین نییە بەڵام بینەوە سەر یعنی ئەمە شتێکی نامۆن نییە لەو لە مەجلیسە دەستوریەکان لەوانە کە کارتێکردنی سیاسی هەبێت بەڵام بینە سەر ئەم دوا پرس کە مەسەلەی ڕاگررتنی ئەم سیاسایەیە لە ڕاستیە کە چەند 5 سکاڵە 5 داوا لە دادگای باڵای فیدرالی هەبوون و ینی داوای وەستاندنی ئەو یاسایانیان کردووە و بە تایبەتی یەکدوانێکیان داوای نادەستورین لە هەمواری یاسای لێبوردنی گشتی کاتێک کە ئەم داوایانە ڕاتە بەردەم دادگای باڵای فیدرالی و داوای هێنیشان کردوون ئەمری وەلایی بۆ وەستاندنی ئەمانە تا بڕیاری دەستوری بوون یا دەستوری نەبوونی ئەو دانیشتەی کە لە پەرلەمانە کراوە بۆ تێپەڕاندنی ئەم سیاسایە و دەستوری بوون یا دەستوری نەبوونی بە تایبەتی یاسای لێبوردنی گشتی یەکلا بێتەوە بۆستێنرێ من پێم وایە بە تەواضع بە تێگەیشتنی متەواضعی خۆم بڕیاری دادگای باڵای فیدرالی لە وەستاندنی ئەو پرۆژە یاسا ئەو یاسایانە بە تایبەتی یاساکەی لێبوردنی گشتی هەتاکو ینی پرسەکە یەکلاکرێتەوە دروستە بۆچی چونکە بەهۆی ئەم بۆ نمونە یاسای لێبوردنی گشتی تەواان هەر یەکسەر چۆتە بواری جێبەجێکردنەوە چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆچی یەکسەر پێش بڵاوکردنەوەی چۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە لە کاتی دەنگدان لەسەریە ئەوان تیاجێگیر کردووە لە ڕۆژی دەنگدانیەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەڕاتە بواری جێبەجێکردنەوە کەواتە چۆتە بواری جێبەجێکردنەوە
ئێستا بەهۆی ئەم یاسایەوە خەڵک بەرەبێت، خەڵک لە زیندانەکان بەرەبێت. ئەگەر دوایی دەرکەوت کە بەشێک ئەم یاسایە یا هەموو یاساکە نادەستوریە چیەکەیت؟ خەڵکەجاری ترەکەیتەوە بۆ نمونە ڕۆشتە دەرەوە خۆی شاردەوە چیەکەیت؟ یان یاسایی هەموار یاسای باری کەسێتی کە بە دیسانە بە تێگەشتنی بە تێگەشتنی متەواضعی من ئەو یاسایە کێشەی دەستوری تایە، کێشەی دەستوری تایە کە پەیوەندیدارە بەوەی کە کۆی بابەتەکانی لە ناو یاساکەیە ڕێک نەخراوە بەڵکو سپێرراوە بە مودەوەنەیەک کە لە داهاتووە دەرەچێت کە نازانینە مودەوەنەیە چی تایە و فەوزا دروستەکە لە محاکم. باشە باڵێن ئەمە چوو واری جێبەجێکردنەوە، یعنی ژنهێنان و تەلاقدان و ئەم شتانە بە دوای خۆیان هێنێ. بۆ نمونە بە پێی ئەم یاسایە زەواج هاتەکایەوە، تەلاق هاتەکایەوە، ئەگەر دەرکەوە من نادەستوریە ئەو زەواج و تەلاقە چی ڕاستە؟ کەواتە ئەمە پەیوەندیدارە بە ململانەی نێوان ئەنجومەنی دادوەری و دادگای باڵای فیدرالی. دکتۆر بابێ مەسەر ئەنجومەنی فیدرالیەکە بۆ کورد لە هەرێمی کوردستان و بۆ عێراقی فیدرالیش بە دڵنیاییەوە گرنگە. ئەم جارە سەرەگرێ مودەیەکی زۆرە و چەند ساڵە کورد لە پرۆسی سیاسی عێراقا هەندێک جار و توێتی با ئەنجومەنەکە دروست بکرێ، ئەنجومەنی فیدرالی، بۆ ئەوەی سیستمە فیدرالیەکە لە عێراقی تروورتەوە جێگیر بێ و ئەنجومەنێکی دیاریکراو لە تەنیشت ئەنجومەنی نوێنەران پەرلەمانی عێراق دروست بکرێت. تەسەوڕەکەی ئەم جارە ئیتر هەوڵەکان بەرەو ئەوە بن کە ئەنجومەنەکە دروست بکرێ و لە کارنامەی حکوومەتەکەی سوودانیشا بە دڵنیاییەوە هەیە. سەواس زۆرە کرێ لەسەری، بەڵام وە زۆر گرنگیشە دروست بکرێ. یعنی پێکهاتەی فیدرالی عێراق ناتەواوە و لە پێکاتی فیدرالی هیچ دەوڵەتێکی فیدرالی ناچێت. جارێ یەکێک لە کێشەهرە سەرەکیەکانەوەیە کە ئێمە لە عێراق تەنها یەک هەرێممان هەیە کە ئەمە نمونەی نییە، زۆر شازە. یعنی ئەسڵەن فکرەی دەوڵەتی فیدرالی لەوە هاتووە کە تۆ دوو هەرێمی فیدرالی یان زیاتر هەیە و ئەمانە لە چوارچێوەی دەوڵەتێکە ڕێکخراون. باشە ئێمە لە عێراق یەک هەرێمی فیدرالیمان هەیە، ئەمە کێشەیە و ئەمە پێویست کات چارەسەر بکرێ. و یەکێک لە ئەنجومەنە سەرەکیەکان کە مەسەلەی ئەوەی کە هەر فکری فیدرالی چییە؟ فکری فیدرالی ئەوەیە تۆ وڵات هەمووی بە زۆرینە و کەمینە بەڕێوە نەچێت، چونکە هەندێک کەمینەت هەیە بە بەردەوامی بە کەمینە ئەمێننەوە. کەمایەتین یعنی کەمایەتیەکی ئتنین، کەمایەتیەکی نەتەوەیین، کەمایەتێکی تایفیە، کەمایەتێکی دینیە، ئەمە هەمیشە بە کەمایەتی ئەمێنێتەوە بۆ ئەوەی بە زۆرینە و کەمینە هەموو شتێک تێنە پەڕێ دژ بە خواستەکانی ئەمە تۆی تارێم دەوڵەتی فیدرالی دروستەکەی. و لە دەوڵەتی فیدرالیە هەموو دەوڵەتە فیدرالیەکان پێویستە تۆ دوو ئەنجومەنت هەبێ بۆ یاسادانان. ئەمە لە ناتەواویەکە کە لە دەستوری هەمیشەیی عێراق هەیە کە ڕەنگڕێژی چۆنیەتی دروستکردنی ئەنجومەنی ئیتیحادیان نەکرد و ئەنجومەنی فیدرال. بۆیە دروستکردنی ئەنجومەنە فیدرالیە گرنگە، بەڵام لەوە گرنگترەوەیە کە ئەو ئەنجومەنە فیدرالیە تەنها دروستکردنی دامەزراوەیەکی تر نەبێ وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و مەهامی خۆی وەکو ئەوەی کە پێویستە بیبینێ وەکو ئەنجومەنی ئیتیحاد پەیڕەوی بکە. یعنی چی ئەمە؟ یعنی ئەگەر ئێمە هاتین ئەنجومەنی فیدرالیشمان هاوشێوەی ئەنجومەنی نوێنەران دروست کرد و تیا بۆ نمونە هەر شیعە زۆری نەبوو، ئەو کاتی هیچمان نەکرد بە هیچ. وەڵا بەپێی ئەو قانونە بێ و یاسایە بێ کە من بینیومەوە پێم وا بێت چۆتە ئەنجومەنی نوێنەران قەرار بوو خوێنەوەی یەکەمیشی بۆ بکرێ بەڵام نەکرا. بۆ هەر پارێزگایەک پێم وا بێ 4 نوێنەر دیاری کراون. ئەگەر بەم نسبە و تەناسوبە بێ لەگەڵ پەرلەمانی عێراق چ فەرقێکیە بێ لە هەڵبژارنەکەیش با بڵێن هەڵبژارنی ئەنجومەنی فیدرالیەکەش لەگەڵ هەڵبژارنی پەرلەمانی عێراقا ئەکرێ. ئێمە لە کاتی ئەمە پێویستەکە دانوستانێکی سیاسی لەسەر کرێ ئەنجومەنەکە. بەڵێ باش پێویستەکات پێشەوەی کە لە پرسە قانونیەکانی ئەم ئەنجومەنە یەکلا بکرێتەوە، ژمارە ئەندامەکان یەکلا بکرێتەوە، مفاوەزاتی دانوستانێکی سیاسی لەسەر کرێ. جارێ پێویستەکات لەگەڵ هێزە سیاسەکانی تری عێراق گفتوگۆی ئەوە بکرێ وەرن ینی بە پێکاتی فیدرالی عێراق ڕەنگڕێژ بکەین. عێراق دوو هەرێمی فیدرالە یا 3 هەرێمی فیدرالە پێشەوەی کە ئەنجومەنی ئیتیحاد دروستکەین. ئەگەر ڕازی نەبوون لەسەرەوەی کە هەرێمی تر دروست ببێ و ئەوانەوە ئەم پێکاتە فیدرالیە تەواو بکرێ و لە یاسای ئەنجومەنی ئیتیحادە ڕەنگڕێژ بکرێ، ئەبێ مناقەشەیەکی تریان لەگەڵا بکرێ. ئەو مناقەشەیەوەیە کە هیچ عیبیان نییە و هیچ شەرمیان نییە و ئەمە لە دنیای متتەبعە، لە بەلجیکا متتەبعە، لە وڵاتانی تریش متتەبعە. ئێمە
بۆ نمونە لە بەلجیکا چەند نەتەوەیەکن ئیشەکە لەسەر ئەو بناغەیە ڕێکەخرێ لە سویسرا چەند نەتەوەیەکن ئیشەکە لەسەر ئەو بناغەیە ڕێکەخرێ ئێمە لە عێراق 3 پێکاتی سەرەکی وە چەند پێکاتەیەکی تریش هەن کەمایەتین پێویستە کات ژمارەی ئەندامانی ئەم 3 پێکاتەیە لە ئەنجومەنی ئیتحادە وەکو یەک وابێت ئەگینا تۆ هیچ نەپێکا لەوەی کە هاتی ئەنجومەنێکی ترێ دروست کرد هاوشەوەی پەرلەمانەکە بوو کە بە پێی ڕەشنووسەکە ئەمەی تریانە نەک پێشنیازەکەی ئەگەر بۆ ناشبێ بە ئەنجومەنی فیدرالیە ئەوە نابێ بە ئەنجومەنی فیدرالی ئەوە شتێکە بێ هەر وەکو پەرلەمانەکە کە ئەوە موسسەیەکی زیادە دروستەکەی کە هیچ مەهامێک ناپێت هەرچەنە ڕاستیەکەی گرفتەکە لە عێراق سەرباری نەبوونی ئەو دامەزراوانەی ئەکرێ سیستمە فیدرالیەکە لە عێراق زیاتر بچەسپێنن پێدەچێت پەیوەندی بە تێگەیشتنە سیاسیەکەیشەوە هەبێ بۆ مەسلەی فیدرالی بوونی دەوڵەت یان مەسلەی مرکزی دکتۆر بۆ تایبەت بە دۆخی عێراق وە پەیوەندیەکانی ئێمە باست لەوە کرد کە پێدەچێت ئەم ڕێکەوتنە ئەمەی ئەم ئەخیر پرسی نەوتوانە کاریگەری باشی هەبێ ئەرێنی هەبێ لە باشترکردنی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ عێراق بە هەڵ بە زوودابەزی زۆرە ڕۆیشتین و دۆخی ناوچەکەش دیارە چۆنە نای شارمەوە تێگەیشتێک هەیە بۆی کە هەرێمی کوردستان و عێراقیش کاتێک کە پرسەکان لە نێوان خۆیانە بەم دەڵەمەیە ئەهێڵنەوە زۆر جار چارەسەری ناکەن هەردووکیان چاوەڕێی دەرفەتێکی دیاری کراون عێراق دیارە بۆچی و هەرێمی کوردستانیش دیارە بۆچی ئێمە ئەمە بەجێ هێڵین یان نەخێر هێشتان هەستەکەی لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش هەردوو لە چاوەڕێی گۆڕانکاریەکانن بۆی بزانن ئەم چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکە و ئەویش چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکە خۆی ڕاستیەکەی پێویستە کاتی تر ئەو شێوازە مامەڵە تەکتیکیە لە نێوان هەرێمی کوردستان و تۆ هەستی پێیەکەی وایە وازح لای هەردوو لە بەڵێ وازحە هەرچەندە لە هەردوو لە بەتایبەتی لە ئاستی حکوومەتی اتحادیش یعنی خەڵکانێک هەن کە پێیان وایە کە پێویستەکات لەو عەلاقەیە دەرچین بەڵام ئەمە پێویستەکات لە ئاستی هەرێمی کوردستان و لە ئاستی حکوومەتی اتحادیش لەم علاقە تەکتیکیە دەرچین یعنی دەرکەوتی تر خۆشمان بێ و ترشمان بێ ئێمە لە چوارچەوەی دەوڵەتی عێراقین بەڵام بۆ مانەوەمان لە چوارچەوەی دەوڵەتی عێراق نەکەین بەخێر و بێر بۆ خۆمان و بۆ عێراقیش یعنی بۆ ئەو پەیوەندیە لەم پەیوەندی ترس و تۆئینەی کە ئەم لەوە ترسێ و ئەو لەمە ترسێ نەکەین بە علاقەیەکی تەکاملی بە پەیوەندیەکی یەکتر تەواوکردن و هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگ لە چوارچەوەی دەوڵەتی عێراق ببینێ باسم کرد وتم یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی لکاندنی ویلایەتی مووسڵ بە عێراقەوە بریتی بۆ لە دروستکردنی هاوسەنگی هەیە لە ناو هاوسەنگی لە ناو عێراقا ئێمە ئەم ڕۆڵەیان پێداوین یعنی لە چوارچەوەی دەوڵەتی عێراق بەڵام ڕۆڵێکی کەم نییە ئەگەر ئێمە بەباشی بتوانین لە چوارچەوەی دەوڵەتی عێراقا ڕۆڵی هاوسەنگەر ببینین ئەتوانین ڕۆڵێکی گەورە لە چوارچەوەی ئەم دەوڵەتەیە ببینین و ئەم دەوڵەتە بە بەشێک لە خۆمان بزانین و ڕۆڵێکی گەورەمان لەم دەوڵەتەیە هەبێ بۆ لەباتی ئەوەی کە هەمیشە خۆمان بە میوان نەزانین ئەوان بە میوانمان بزانن بۆ وانەکەین ئەم دەوڵەتە ئێمە ڕۆڵێکی سەرەکیمان تیا هەبێ و لە ڕێگەی ئەم دەوڵەتەوە بمان پەرژێ بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە ڕۆڵێکی سەرەکیمان لە چوارچێوەی ئەم دەوڵەتە هەبوایە ئەمان توانین ڕۆڵێکی یارمەتیدەر بۆ کوردەکانی سووریا ببینین بۆ نمونە بۆ کوردی ڕۆژاوا ببینین بۆ کوردی پارچەکانی تر بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەی ئەوان لە چوارچێوەی دەوڵەتەکانی خۆیانە بۆیە ئەمە پێویستەکات ئەمە گۆڕانکاری تیا بێت ئەم دیدە ئەم پەیوەندی تەکتیکی ئەمە لایەک لای دووهەمی لە ڕاستیە ئەگەر ئێمە ئەمانەوێت وەکو هەرێمی کوردستان ئەمانەوێت ڕۆڵێکی گەورەتر لە عێراق ببینین ڕۆڵێکی گەورەتر لە ناوچەکە ببینین پێویستمان بۆ گۆڕانکاریکردنە لەم شێوازە لە حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە حکومڕانیەکی سەرکەوتو و تەندروستمان هەبێ بەدڵنیاییەوە ڕۆڵمان لە عێراق و ڕۆڵمان لە ناوچەکە زیاترە بێ بەڵام هەتاکو بەم شێوە شپرزەیە بەم دوو ئیدارەیە بەم دوو زۆنیە بەم نەبوونی دەسەڵات و دامەزراوەی نیشتیمانیە بە نەبوونی هێزی چەکداری نیشتیمانی بە نەبوونی ئابوووریەکی نیشتیمانی بەمە بڕۆین هەر ئەوە تا سێریکە ینی مانگ بە مانگ چاوەڕێوین دوو فلسمان لە بەغاوە بۆ بێت لە کاتێکە ئێمە لەسەر چین ئێمە لەسەر خەزانێکی نەوتین ئێمە لەسەر خەزانێکی غازین لە ئاستی نەوت و غازە لە ڕیزی دەیەکەمەکەی جیهانین زەویەکی کشت و کاڵی بە پیتمان هەیە موقعێکی جۆپۆلیتیکی زۆر گرنگمان هەیە ئاومان هەیە شاخمانە یعنی ئەتوانرێ هەر ینی مەسەن دەوڵەتی کوردستان هیچی نییە تەنها گەشتیاری هەیە ئێمە توانین گەشتیاریمان هەبێت نەوتمان هەبێ غازمان هەبێت هەموو شتێ عەقڵی باشمان هەیە ینی ئەتوانرێ بە سیستمێکی حکومڕانی ڕەشید
هەرێمی کوردستان ڕۆڵی زۆر گەورەتر ببێت لە چوارچێوەی عراق و لە ناوچەکەش. جا لە بەردەم پێکێنانی حکوومەت کابینەی دەی حکوومەت هەرێمی کوردستان هاین و پێ دەچێت نزیک بێگەرە مانگە نەبێ مانگی داهاتوو هەر ئەبێ حکوومەتەکە پێک بێت دۆخە ناوچەی یەکەش بە دڵنیاییەوە خوازێ لە ئێمە لە بەردەم گۆڕانی هاوکێشەی سیاست و حکومڕانی لە هەرێمی کوردستانیان ڕاستیەکەی پرسەکان وەکو خۆیان ئەمێننەوە جا من لەو نێوەندەیە با لەبارەی ئۆپۆسیۆنیشەوە دکتۆر قسێ بکەم وەکو پرسیار ناڕاستیەکەی وەکو تێگەیشتنێک من ئاراستی بەڕێستان یەکەم ئێوەش قسەی لەبارەوە بکەن بەڕاستی ئەمە ئۆپۆسیۆنێکی بنزیکەی بێ ئەلتەرناتیڤمان هەیە ئەم ئۆپۆسیۆنە بێ ئەلتەرناتیڤە ئەتوانێت دەستکاری سیستمی حکومڕانی شێوازی سیاستکردن و حکومڕانیکردن لە هەرێمی کوردستانە بکە یان جارێکە بەنیازی ئەوە نەبین چاوەڕێی ئەوە لە ئۆپۆسیۆن نەکەین جارێ هەر لە کۆی دۆخی هەرێمی کوردستانەوە سەیریکەین گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەرا نەهاتووە لە دوای شەڕی ناوخۆ هەرێمی کوردستان دابەش بووە بەسەر دوو زۆنە و بە فشاری هاوپەیمانان لە دوای ئەوەی ڕژێمی پێشوو ڕووخە لە قانونی ئیدارەدانی دەوڵەت فەرزیان کرد بە سەریانە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەنەوە و ئیدارەکان یەک بگرێتەوە بەڵام ئەم یەکگرتنەوەی ئیدارە فەوقی بوو یعنی هینێک هاتەکایەوە دکتۆر بورهانی یاسین زۆرجار باسیەوە کاڵێ ئێمە سێ جۆرە دەسەڵاتمان هەیە لە کوردستان هەندێک دەسەڵاتی فەرمی ئەوەی کە هی هەموو هەرێمی کوردستانە دوو دەسەڵاتی ئەمری واقعی حزبیشمان هەیە کە زۆربەی کات ئەم دەسەڵاتی ئەمری واقعی حزبیانە زۆر گەورەتر و بە دەسەڵاترن لەو دەسەڵاتە شکڵیە فەرمیە ئەمە دۆخی هەرێمی کوردستان ڕەنگە تەنها گۆڕانکاریەک ئێستا لەم خولەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و خولەکەی پێشوو هاتبێتەکایەوە ئەوەی لە خولی پێشوو پارتی زۆرینەیەکی موریحی هەبوو لەگەڵ ئەوانەی کە هاوپەیمانی خۆینی ئێستا و زۆرینەی نەماوە و پێویستی بەڕێکەوتن هەیە لەگەڵ تەرەفەکانی تر بەڵام کۆی معادلەکە گۆڕانکاری بەسەرا نهاتووە ئەوەی پەیوەندیدارە بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەڕاستی هەم پەرتەوازەیی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەم نەبوونی ڕۆیا بۆ چۆنەتی چارەسەرکردنی و کێشانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەن و بەداخەوە جاران ئۆپۆزیسیۆنی پرۆژە بوو یعنی سەیری کە پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن لە کاتی خۆی لەسەر دەستور پرۆژەی ئۆپۆزیسیۆن لەسەر وەزارەتی ناوخۆ پرۆژەی ئۆپۆزیسیۆن لەسەر پەروەردە پرۆژەی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەنجومەنی دادوەری پرۆژەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لە کاتێکە گۆڕان لە ئەوجی قوتی خۆی بوو ئۆپۆزیسیۆنی پرۆژە بوو ئێستا زیاتر بووەتە ئۆپۆزیسیۆنی فەیسبوک و سۆشیال میدیا و دوو لە ڕووی جەنابتان قێڕەقیر و ئین هاتوو هاوار و زۆر قسەکردن و زۆر بڵێیی و ئەمە کە ئەمە ڕەنگە شتێکی ئەوتۆی لێبەرهەم نەیە بۆیە کۆبوونەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەیەکەوە لێک تێگەیشتنی نێوانیان و جارێکی تر یعنی داڕشتنەوەی خطابی ئۆپۆزیسیۆن بە شێوەیە کە یعنی ئۆپۆزیسیۆنی پرۆژە بێت لەم بێڕوئیایی کە لە کوردستان هەیە ڕەنگە ڕۆڵی هەبێت لەوەی کە ئەکتیڤ ببنەوە دکتۆر دەستکاری نەکردنی کەرەستەکانی ململانی سیاسی لە هەرێمی کوردستان هەروەکو خۆی بمێنێتەوانەیە ڕاستیەکەی هیچ ئەگەرێک هیچ قودرەتێک بۆ لایەنەکانی دیکە ئۆپۆسیۆنە هێڵێتەوە بۆی بتوانێت شتێک لە دۆخی هەرێمی کوردستان بگۆڕێ کەرەستەی ململانی سیاسی لە هەرێمی کوردستان دیارە چین و دیاریشە لایکێن ڕاستیەکەی و هیچ ئۆپۆسیۆنێکیش بە بەهێزترینیانەوە نەیتوانیەوە دەستکاری ئەم کەرەستەی ململانی سیاسیانە بکە سیستمێکی دیاریکراومان هەیە ئێمە ململانی سیاسیەکەی تیا ئەگوزەرێ و دەستکاری ئەم کەرەستانە نەکرێ بەڕاستی قورس نییە بتوانین شتێک لە دۆخی هەرێمی کوردستان بگۆڕین بە کورتی سواز دەکەم لەمە ڕوونە باش یعنی بەڕاستی من بڕوام بە توندوتیژی نییە لە یەکلاکردنەوەی ململانی سیاسی و بەکارهێنانی هێزی چەکدار و ڕەنگە لە هەندێک دۆخە ئەتوانرا ینی پەنا بۆ هێزی چەکداری ببرێ بۆ یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکان بەڵام ئەمەمان خاتەوە بازنەیەکی داخراوی تر سەر لە نوێ دروستبوونی شەرعێتێکی شۆڕژگێڕی بەڕاستی ئەو چەکەی کە لە ڕابردوو بۆ شۆڕش بەکار هاتووە ئەبێت ئێستا جارێکی تر خوێندنەوەیەکی تری بۆ بکەین بەکوێی گەیاندین و تووشی چی کردوین و تا ئێستا ئاسەوارە خراپەکانی من ناڵم یعنی ئێستا بە عینەکی ئێستا بە چاویلکەی ئێستا ڕابردوو تەقیمکەین بەڵام ئەبێ پەندی لێوەربگرین بەکارهێنانی چەک لە ململانە سیاسیەکانی نێوان کورد و بەغا جگە لەوەی ماڵوێرانەیەکی گەوری بە دوای خۆیان هێنا بەڵکو هەموو جارێکیشی سەرکەوتوو نەبوو و ئەوەی ئەمڕۆ هەرێمی کوردستان
کردی بە قوارەیەکی یاسایی و دەستوری لە پێشە کردی بە دیفاکتۆیەک و دوایی کردی بە قوارەیەکی یاسایی و دەستوری بریتی بوو لە مەسلەی کۆڕە و دەستێوەردانی مرۆیی وەگەرنا چەک سەرکەوتوو نەبوو بۆیە یعنی پەنابردنەوە بۆ هێز شەکدار ڕەنگە شەرعیەتێکی شۆڕژگەری تر هێنێتەکایەوە کە دیسانەوە دوایی ئەبێ ململانی ئەویش بکەین بەڵام هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە ڕێگای یەکگرتووی خۆیان و لە ڕێگای نەترسان لە باج کە لەوەچە لە ئەنجامی ململانی مەدەنی بیەی کە لەوەچە لە سەرکەوتن نزیک دەکاتەوە یعنی پێویستە یەکگرتوو بن و پێویست دەکات ئەم پەرتەوازایی خۆیان کۆتایی پێبن ئەتوانن ینی سەیریکە ئەگەر ئۆپۆزیسیۆن پەرت نەبووە لە 2015 پەرتی ڕووی تێ نەکردایە لە 2015 پەرتی ڕووی تێ نەکردایە دوور نەبوو هەر ئەو کاتە بتوانرایە هەندێک شت فەرز بکرێ ینی سەیریکە هەر تەنها بە هەندێک جوڵەی دادگای باڵای فدرالی توانیمان بۆ نمونە تەمدید وەستێنی لە کوردستان قەراری تەمدید کە یەکێک لە نەخۆشیە هەرە سەرەکیەکانی کە ئەم دەسەڵاتە لە کوردستان لە 93 و 94ەوە بەردەوام خەریکی تەمدید و ئەوە وەستێنرا بە قەرارێکی دادگای بوو کەواتە لە ڕووی مەدەنیەوە توانی کار بکەیت هەر بە کۆمەڵێک جوڵەی مەدەنی و بە کەمپینێک کە بە هاوکاری ڕەوەندی کوردی لە دەرەوە کردمان لە 2015 بۆ 2017 وامان کرد مەسەلەی تەمدید ینی کاک مەسعود شەرعیەتێکی سیاسی هەبوو شەرعیەتی یاسایی نەبوو کە ڕۆی لە دەرەوە بینی هەموو دنیا لێ تێکی گەیشتووە کە پەرلەمانی وڵاتەکەی خۆی داخستووە ئەمە فشارێکی لەسەر دروست کرد کە دوایی ناچار بوو هەروازیش بێت کەواتە بەڕێکاری مەدەنی بەڵام ئەگەر کوڕبی ئەگەر سووربی ئەتوانی ئەو ئامانجانەی کە هەتە بەدی بێنی بەبێ پەنابردن بۆ هێزی چەکدار و بێ پەنابردن بۆ توندوتیش. دکتۆر یوسف محەممەد سیاسەتکار و سەرۆکی پێشووتری پەرلەمانی کوردستان سواز دەکەم دەستت خۆش بێ زۆر سواز بەوە لطفت هەیە دەست خۆش بەدوعا.